خوایش کن ما باشەڵی سۆفەقیتەیە تخوا بە تۆ ژەڵەن زاوە هەسە بڕۆ دەرەوە ئەو بە کێڵێ کوڕە بەواڵم هەسە بڕۆ دەرەوە باکەم ماگەکەم ئەزا شەقەتی ئەڵا هەست بە سەقەتی شو بکە ئەو بە کێڵێ بەواڵم هەسە بڕۆ دەرەوە خۆ کورە خۆم ناڕۆمە دەرەوە ئەمرم بۆ هاتووە بێوە دەرکەمە دەرەوە لەماڵ چه ئەمری پێ کردووی ڕەشیدی شاعیر دەمشەکەی باوکێ بەڵێ من بۆچی نردم و چۆن تۆی نردۆ بۆ ئێرە وەڵا خاتون هەرچیشی ئەم ناوەیە بووی بە منەکە وتی تۆ بڕۆ تەریکە دەرەوە بڕۆ دەرەوە بڕۆ باوکتم بۆ بانکە بڕۆ باشە بەسەر چ دەی یعنی دەرم دەکەن داپیرە لێرە قەس حەدی نییە ماڵی خۆتە هەیە دەرگای بیانەکەنە بفرموا اسمعنا هم وطلعنا ما شاء الله 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 صدا یاخوا بەخێر بەسەر چاو مەشڵێن مۆتێلەکەمان زۆر جیاوازە یاخوا بەخێر بێن ولی اینجا اصلا شبیه هتل نیستا ئێمە بە هۆتێل و شتیوان ناکەن نه ئاخر زین چۆن ئەمە مۆتێلە بەس مۆتێلی خۆماڵی ئەمە یعنی ها مۆتێلی خۆماڵی محلبی ئەدە محلبی اما آخر عثماني دا من حەزەکەم ستافی مۆتێلەکەمتان پێ بناسێنم ماشەڵڵا دیارە ئەمەیان بەکری کودەری چی دەری؟ بەکری کودەری کودەری ئەمەشیان ئاسیای ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست پر لە ئیخبارە جملێ بۆ حەزمان ئەمەشیان پەیامی مونارمی مونارمی یعنی لە سۆز و هینا زۆر نەرمونیان و جوانە ئەمەشیان کوڕە پچکۆلەکەمە هەستی قەزەمی اختصاصی لە باسکەیە قەزەمی بەڵێ ئەی زەنابەت من عوسمانی خشتی عثماني خشتي عوسمانی قشتی خشت يا كلمة ديوان منظور من خشتە ئەوێ دفر بەکر شوورەکە شەمە قربان برافاي ئوسلوبی مۆتێلەکەم چەند مهمە ڕەشی من داوای تۆم کرد کەچی کوڕەکەتم بۆ نێری سەرەڕای ئەوەش بنوتم چۆن دەری کە کەچی کوڕەکە هاتووە ئەم دەرەکەت ها والله خانمەکەم داوای لێبوردەکەم ئەم بەقەڵە دادووە هەتی بکەی وتم بۆرە بۆ ئێرە وتم بچە بۆ ڕەشە دەرگە ئەو لا ناوەکەی بوو تا من چوزانم تۆ دەزاواکە خۆ پەنجا زاوای تێ سەبر ناکە هەر ڕاکەی باڵێ بە قورجێری خانمەکەم لە خزمەتدا بۆ بووری داوای لێبوور بڕۆ دەریکە بەسەر چاو بەسەر دەی بڕۆ تێسرەوێنە ئەو بڕاوەستاوی سێوە خانوتم شتێکی گرنگ هەیە ئەگەر بتوانم پێت بڵێم چییە دەی خێرا درەنگمە باشە بەسەر چاوە زانین چۆنە سێوە خان شتێک هەبوو ویستم دەشەپەلی ڕامەکێشەونە تا پەرڕاکێشاوە ئەمێ دوو قۆڵی بێت حەز ناکەم بێگانمانە ناوا بێ نەخێ ناڵم بیبێ سەبکە دەی وتم حەزیش ناکەم تەداخلی عیلەکەتان بکەم بەس هێشتا ئەو کچە نەیماوە شوو بکات کێ دالی هەسە بۆ دەرەوە هەستا تۆی ناقەچ هەستا هەستی دەی ئەزانی ئێوە تێکەڵاوی چێبوون چ زاوای بۆ بە توشتانەوانە چ عیلێ عوسمان ئێمە ئەکبەر پیاوی دایکە زاواکە و زۆر قسە خۆش و شیرینە ئەی چۆن خۆ من بەگاڵتەوە زاوای ئاوا قۆزە نابژێرم بوو جا ئێوە چیتان دیوە جارە لە شوێتانە هیچتان نەبینیوە بەخواستە بەس ئەمرم پێ بکە دالی جان بەس هەمەقولا دەڕوم یەمەوانێ ئەزانین چیە من ئەکبەر قەشمەرم هێن ئەم بڵام داوای بۆ سلام علیکم ماریا خان چۆنن باشش کن یەک ئەمرم بۆ هاتووە لەلایەن سێوە خانەوە ئەبێ ئەم برادەرە مەزرعەکە جێبێڵێ چی؟ مەزرعەکە جێبێڵێ وەڵڵا جۆگرا هێز نییە بە جێبێڵەوە قوۆش نیە دەستم لێوە بە جا بگرا دەنگ بەرز نەکەیتەوە من ڕەشەبام تێگەشتی ئەوان بەنشورم کە کورتانم فرەیە جوتا هاو تێگەشتی ئەزانین چیە مامە ڕەشەجان جوتە جوان نییە خۆ جوتە بۆ هین کراوە پێم وتی جوتا هاوم کە جوتە شملەیای یەک مانگ لە خەستەخانەیە بکەوی تێگەشتی احترامی خۆ بگرێ ها گوێ بگرە مام ڕەشید لە هۆزی نەوبەهارەکان لە ماڵی ئێمە هیچ میوانێک دەرناکرێت ماریا خان سێوەخان گەورەی ئەم ماڵەیە ئەو قەراری چیبا هەر ئەوەیە من گەورەی ئەم ماڵە من بڕیاری ئەم ماڵە ئەیەم نەک سێوەخان ئێستا من چی بکەم هیچ لە ماڵی سەمیری ڕەحمەتی هیچ میوانە دەرناکرێت بڕۆ پەیامی پێ بگێنە باش ئەزانین
ئەزانیی بە تەشیدی سەمیری ڕەحمەتی لەگەڵ لێ قۆمانە سەمیر پاشایە لەگەڵ فەقیر و هەژارانە ئەڵم بێ زەحمە سەمیر شێ و خەزولی ڕەحمەتیتە یاڕەبی خۆ عەفویکە اینجا ماریا خان بەنسبەت سێوەخانەوانێ من گەوری ئەمە ئەو چیڵێ تۆ گەورەی ئەم ماڵە منم نه ئەزانی چۆنە مەبەستم ئێستا من 106 کیلۆم سێوەخان چەند کیلۆیە بوز بە بێدەنگ بەبا گوێ لێ نەبێ سێوەخان زۆر گاڵتە جاڵ هەیە هەر وە قسەی خۆشە خۆی ئەزانی چەندانە ماریا خان لەبەری وەکو پێم وتی من ئەکبەر گاڵتەجار و سوحبەتچیم ماشەڵڵا چەند قسەی خۆشە من هەروە جا چی دیوە جارێ بەڕاستی مۆتێرێکی دەرەجەیەکە وایان نە ئەتو لەگەر من گالتە دەکەی یا بەجددیتە بۆ چی بوو ئەوەنی عیبی چییە؟ نەسیسەم نەبەتانی نەتەنانەت پەنجەرێک هیچ ئەوە ئەمە کولتوری کوردەواریە هاتومە کولتوری کوردەواریت پێ نیشاندەم جانەکەم کولتوری کوردەواری ئەو هەیە نەوەڵی وان نییە بەس تازە توش بوویم من شێتە مەرودی بوو نەمیگۆنی بۆ شێ دەبی چی بووە؟ من ئەزینە بەدەم میاد بەشەری باش نین یعنی نادانم تێناگەم وانیە جانەکەم هەمویان کەسانی تێگەیشتون ڕۆشنبیرن ئەوەی لە ناوی دڵیان بێ لەسەر زمانیانە بڕوا بکە دیارە تۆ نایان ناسی ئەتۆ با من وادەدا بینە ئێرە پیاسەکێ بچین سەفرە بازاری حەفلە هێوە سەر چاو ئەڕۆین بەس ئێستات نا دواتر بۆ خۆمان بە کەیف خۆمانە سوڕینەوە هەموو شارەکەین بەس بەلە مەکە بەیانیتان باش؟ بەیانیتان باش خانم باشیت؟ خۆش ئامەدی؟ عوسمانی خشتی لە خزمەتتانایە؟ یاخواتەوە وەختی خەدەماتە داوای لێبوور نەکەم؟ خەدەماتیان بەخۆ خەدەمات دەست پێکە پەیامی مونارمی ئاوی تەزی و بێنە یعنی ئاوی سارد کەڵۆ تەزێن خەدەماتیان یەکەم دەمیرا بیناوە نەمیخۆرە عەلێ ئاوەکە بەس دوێنیم نییە حەزمە ئاوەکەیە بەس دوێنیم نییە ئاوی مەقەتەرە خۆم ئەیکوڵێنم لە تەنەکە بکەینە تەنەک مەقەتە بە هەوای بخار دەمیرام نەمیخۆرم دەمیرام نەمیخۆرم ئەلێ توێنیم نییە ئێستا من نەردوو بێ خۆمان نانەبی خۆ زۆر احتیاجیە هەرچیتان لە خزم ئەڵێ چی؟ ئەلێم ئافیەتت بێ ئەڵێم قوربان لێرە حەمامەکە گەرم بوو دەرەجەیەک ئەوە موهیمە تەنها چیزش کە خوب بود ئابش بود ئەلێ ئاوەکەتان زۆر دەرەجەیەک بوو خۆنی خوارد بووە نا هەستی پێکردووە مۆتێلی ئێمە وایە هەرچیتان لە خزمەتتایە ئێمە لە خزمەتتانە هەرچی ئەڵێن ئێمە بەسەر ڕاستی گلەیمان نییە زۆر باشە هیچتان پێویست نییە؟ نا هەموو شتێ دەرەجەیەکە چیچیۆنا هیچی ئەسان دەڕۆستە حسابی نیست اینجا ئەوە چێ جنێوەیە؟ ناجنێوە نادەم ئەلێ هەموو شتێ دەرەجەیەکە ئەمە خۆشە ئەمەە بەدڵەوەتی ئەتان بم بۆ شوێنی وا دڵی هیاکاتەوە بەخوا پارکی سامی عەبدوڕەحمانمان هەیە داری تیاوی ئاواپی پڵاوگە دەکرێتە خوارەوە ئەمە نەخۆش ئاویش حەزی لە پارکە ئەیبم ئەڕۆین بەس پارکی سیارە پارکی دار و درەخت و شتی خۆشی تیایە پیاساکی بەسە چاو یەک تۆزیکە خەدەماتی تر هەرچیتانەوەی من لە خزمەتتاین هیچ گلەیمان نییە پەیامی باوکەت وا لێتەوێ نا دەستان خۆش بێت جنێویە؟ نا ئەوە دەستان خۆش لە دەستان زۆر دڵی پەیامی هونەرمی تۆ بڕۆ زۆر خۆشحاڵ بین هەرچیتان پێویست بوو عوسمانی خشتی لە خزمەتتان هەیە عوسمانی قشتی لە خزمەتمانە خشتی نایە دەبێت قشتە خشتی یعنی خشتی تاو دەستان منش کۆم بەزە بێرە فەرموو خیلی مەمنون جوولە خۆش گوێڵتم فیماندا فول خەدەم مانی تو دیوونه نمیشم خانمەکەم ڕەشی بەڵێ والله قوربان چوم مارێ خان هەر خەری بێ بەگژما وتی من گەورەی ئەم ماڵم و کەس بۆی نەبحاسەبە بکا و کەسی بۆی نەخەڵ دەرکا مارێوا بێت بەڵێ حەدیە چیە خۆم گەورەی ماڵم ئەزانی ڕەشی تۆ زۆر گەمژەی ئیشێکم ڕاست پاریش هەنگاو بەدڵ بۆ من نەکرد خانمەکەم نازانم من چی بکەم ئەو واڵێ و تۆ واڵێت نازانم بە قسەی کامتان بکەم ئەبێ بۆ بێ کەسی خۆم بگری ئەگەر شەفیق بمایە من حاڵم ئاوای لێ هاو خانمەکەم مەگری خانمەکەم منێک مەگری منە بم بە شەفیق بۆت منە بم بە پیاوێکی عەمیق بۆت هەرچی تەڵەبیاتێکت هەیە بۆ جێبەجێەکەم ئەبم بە کۆترۆیم لە شەقەی باڵ هەموو ئاسمانت بۆ تەیەکەم
ئەوەی لە قسە دەرچێ خەمە ژێر پێت ڕەشای ئافرین ئەوانم بۆ ئەی بەڵێ ئەی چۆنن ئەزانی تۆ شێریت من لە خزمەتە خانمەکەم ئادەی بزانم چۆنە بە شێر دەی بزانم بەسە چاو ببینم زاوە هەشتێم بوو ئەزانی چێوە کە ئەتانزانی زاوای شترێ بۆ ئەو من تەمە پەنگە کاکە وڵە وەزع نییە بە قورعان خەمە نەبێ من هەرشوو بە تۆ کە زاوە 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 پێم نەوزی لە ماڵە لێرە نەبینی زۆرڕاک لێ یعنی بەسەر تەلەفۆن بۆ پۆلیسەکەم ئەرێوە چۆنەگەگەگە چی بۆ هەموو دوڕۆیەکانی تۆ ئێسەر و بەس مناتەوە ڕەشی منی شتێکم پێ وتووی ها وەڵا نانە وەڵی نەوتووە من خواستە تەلەفۆن بۆ پۆلیسەکەم ئامۆژن پۆلیسی چی ئامۆژن لەبری پۆلیس تەلەفۆن لە بۆ دکتۆر عونی بکە دەرزێکی تێکەڵە هەڵی دەستێتەوە نەکە کەس تەلەفۆن نەکا بۆ دکتۆر بە قورعان من لە دەرزیە ترسم